بارودۆخی خراپی ژیانی هاوڵاتیان و قەیرانەکان وای لێ کردوون لە بری بڕیارە چارە نووسسازەکانی وەک ڕێفراندۆم بۆ سربەخۆیی بیر لە چارەکە موچە و خزمەتگوزاریە سەرەتایەکانی ژیان و قوتی ڕۆژانەیان بکەنەوە کە لە ماوەی 25 ساڵی حکومڕانی کوردیدا کار بۆ بەدیهاتنی نەکراوە. ئەگەر بمانەوێ لە ئەمڕۆدا ڕێفراندۆم ئەنجام بدەین بەلام منەوە من وای بۆچم هەڵەیەکی زۆر گەورەیە لەبەر ئەوەی ئەمڕۆ هەرێمی کوردستان ئەبینین فەرمانبەران هەموو چون توێژەکان دڵخۆش نین ئەوە بۆ مانگێ زیاتر دەچێتەوە موچە نییە لە پاڵەوەشدا ناوماڵی کورد ڕێک نییە بۆ تەنانەت حەزبەکان لە ناو خۆیاندا ڕێک نین. خۆزگا زووتر لەگەڵ لایەنە سیاسەکان لەگەڵ خەڵکە ئاژبوونەوەی گشتی بکردایە پەرلەمانی کارا بکرداتەوە وەزعی خەڵکی چاک بکردا گوزانی خەڵکی چاک لە ئەمجا دەستی بۆ ڕیفراندۆم و ڕاپرسی خەڵک ببردایە ئەبووە پێش ڕیفراندۆم خەڵکی چاک کردا ئەوە تا ئێمە کارەبامان نییە ئاومان نییە ئیش و کار نییە موچە نییە ڕبع موچەکەش نەما سێمان ئەوە سێمانگە نایەنداوە یعنی خەڵک ئەمنە ڕەشبینە لە هەموو شتێ باوەڕی بە هیچ نەما خۆزگا لە ئەوڵە چاکسازی پاکسازی باشەی بکردا ئەمجا بچوە بۆ ڕیفراندۆم. هیچ بنیادنان و ئەساسێک و مقەوماتی بنیادنانی دەوڵەتیان پێکی نەهێنراوە بریتی بووە لە کۆمەڵێک کەسانی بەرژەوەندچی و مەساڵح لە دەسەڵاتە کاریان کردووە هەنگاوی یەکەم ئامانجی سەرەکیان خزمەتکردنی خۆیان بووە پێش هەموو شتێکی تر بڕیاردان لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ ئێستا کاتێک گونجاو نەبوو پێش وەخت دەبوو ئێمە پلانێکی استراتیژی گونجاومان داڕژراوە پاشان بۆ قۆناغەتی پەڕاین. مامۆستایەکی زانکۆ پێی وایە نابێت پەنجەی تاوان درێژ بکرێت بۆ ئەو کەسانەی تێبینیان لەسەر ئەنجامدانی میکانیزمی ڕێفراندۆم هەیە و پێی وایە ئەو پرسە بیرکردنەوەی زیاتری پێویستە. من سەرەتا ئەڵێم با پەنجەی تاوان درێژ نەکرێ بۆ ئەو کەسانەی کە تێبینیانەیە لەسەر ڕێفراندۆم من پێم وایە ئەم بابەتە لەم ئانووساتە پێویستی بەو بیرکردنەوەیەکی قوڵترەیە ئەو هەنگاوانەی کە پێویستە بۆ دەوڵەت بوون دروست بکرێ کۆڵەکەکانی دەوڵەت بوون دروست بکرێ و سیستمێکی دەوڵەتداری دروست بکرێ ئەمجار ئەتوانین هەنگاو بنین بۆ ئەوانەی کە بتوانین خۆمان بێن. ئێستا زۆربەی خەڵک لە بارودۆخێکی زۆر نالەبارە پێویستە هاوکاری بکرێن پێویستە ژیانیان باش بکرێ پێویستە چینەکان هەمووی لەک نزیک بگرێتەوە نەک چینی باڵای دەسەڵاتدار و قۆڕەکردنی هەموو جوگەکانی وڵات و چینێکیش بۆتە کرێکار و چینێکیش بۆتە بەدبەخت و چینێکیش بۆتە ڕەنجبەر و ئەوانە. ئەگەر چی هەموو تاکێکی کورد لەگەڵ بنیاتنانی دەوڵەتی کوردی و سربەخۆیی کوردستاندایە بەڵام دوای چارەکە سەدەیەک لە حکومڕانی خۆماڵی هێشتا پەرلەمانی کوردستان پەک خراوە و سێکتەرەکانی تری وەک کەرتی تەندروستی و پەروەردەیی و ژێرخانی ئابووری دووچاری قەیران هاتوون تا ئێستاش داهاتەکانی هەرێم نادیارن ئەمە شوای کردووە هاوڵاتیان بە گومانەوە بڕوانن لە سەرجەم ئەو هەنگاوانەی دەسەڵاتدارانی هەرێم پەیڕەوی دەکەن. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان